سەرەتا پیرۆزبایی ئەم ڕۆژە مەزنە ڕۆژی 8 مارس لە تەواوی ژنانی کوردەکەم و بە تایبەت ژنانی شارە زور و هەڵەبجە زۆر تایبەتر هیوادارین ئەم یادە ببێتە ڕۆژی وەرچەرخان لە ڕۆڵ و پێگەیشتن لە کوردستان و لە سنوورەکەی ئێمە بۆەوەی ژنان چیتر لە چاوی کۆمەڵگا و بە کولتوری پیاو سالاری و نێر سالاری بە پلە دوو سیر نەکرێن ژن ڕۆڵی خۆی پێ بدرێت لە کۆمەڵگا و ژنان ببنە تاکی کارا و ئەکتیڤ لە ناو کۆمەڵگەنێک ئەوەی کە خێریان پێ بکرێ و بە پلە دوو سیر بکرێن و لە ژبندەس و لە ژێردەسی پیاوەکانە حسابیان بۆ بکرێ لە سنوورەکەی ئێمە خۆشبەختانە مای خۆشحاڵیە کە کۆمەڵێک ژن لە سەررجەم سێکتەرەکانە کارەکەن قایمقامی ژنمانەیە سەرۆکی زانکۆ بەشێک لە بەڕێوەبەرە گشتیەکان ژنن بەڵام ئەمە ناکاتەوەی کە ژن لای ئێمە هیچ کێشە و گرفتی نییە ژن لە سنوورەکەی ئێمە هەروەک ئەگەر بەراوردیکەین بە سنوورەکانی تر ڕاستە ژن لە هەڵەبجە بە حکمی ئەو باگراوندە ڕۆشنبیری خەڵکی هەڵەبجە هەیەی وەژن لە ڕابردووە تا ئێستا بە ئازادانەتر لە هەڵەبجە و لە شارە زورە ژیاوە کاری کردووە هاوشان و هاوتای پیاو بووە بەڵام من ناکاتەوەی کە ئێمە یەکسان نییە بەوەی کە ئێمە ژن لە سنووری ئێمە کێشەی نییە و معاناتی نییەوە ڕۆڵی تەواوی و ئەکتیڤ سەرەکی خۆی پێدراوە ژن لای ئێمەش هێشتا بەداخەوە بەدەست کۆمەڵێک گرفتی کولتوریەوە ناڵێنێ بەداخەوە بەدەست کۆمەڵێ گرفتی ئیداریەوە ناڵێنێ هێشتا ژن پێگە و شوێنە حەقیقەکەی خۆی لە کۆمەلگا نەگرتووە ژنمان هەیە دڵخۆشین بەبوونی کۆمەڵێک ژن بەڵام ژنی ترمان هەیە کە پەراوێز خراون لە کۆمەلگەکەی ئێمە بۆیە گرنگە بەڕاستی هەم حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنی پەیوەندیدار ڕۆڵی ژنان بەرز بنرخێنن بەپی من هەمیشە ئەواڵێمەوە لەبەر ئەوە ناخێری بە بکرێت دابنرێ لە شوێنێک ژنە لەبەرەوەی چەند توانە و کەفاەتی هەیە ژنی بەتوانامان لە سنوورەکەی خۆمانایە کە ئەتوانێ ڕۆڵی باشتر بگێڕێ ئەگەر ئاستەنگە کۆمەڵایەتی و ئیداریەکان لە بەردەم ژنانە بن هەنێک جار ئاستەنگە سیاسیەکانیش بەڕاستی گرفتە لە بەردەم ژنانی سنوورەکەی ئەمە کە ناتوانن وەکو پێویست ئەو توانای هەیەە بیخەنە خزمەتکاری ئیداری و بیخەنە خزمەت ئەو بوارانە کە کاری تیاکەن پێشکەوتنێکی گەورە بە بەڕووی جیهانە ئێمە کراوینەتەوە بۆیە پێویستە لەگەڵ ئەم پێشکەوتنەشان بەشانی پێشکەوتنەکە ڕۆڵی ژنیش لەناو ئەو پێشکەوتنا کە هەیە وەک خۆی پیشان بدرێەوە ژنانیش لە سەررجەم سێکتەر و بوارەکانە تواناکانی خۆیان پیشان بن ئێستا ژن بەتوانە لێ هاتووی خۆی توانیوێتی لە سێکتەرە جیاوازەکانە ئیش کار بکە هەر لە سێکتەری سەربازی و سیاسی و کۆمەڵایەتی و تەندروستی و سەررجەم ئەو سێکتەرانەی کە لە کۆمەلگا هەنژن ڕۆڵی تیا ئابینێ بەڵام بەتوانە و لێ هاتووی خۆی بەشێکیان پشتیوانیان کراوە ئەگەر پشتیوانی باشتر بکرێن من پێم وایە ئەو ئاستەنگە کۆمەڵایەتیانە لە بەردەمیانە لا ببرێ تەرازوی لا سەنگی کۆمەڵایەتی کە ڕۆڵی ژنی کردووە بە پلە دوو ژن ئەگەڕێتەوە شوێنی حەقیقی خۆی بووە ئێمە هەمیشە واڵێنەوە هیوادارین پیاوەکان واتیە نەگەن کە کاتێک ژنێک هەنگاوێک ئەنێ ژنێک پێشەکەوێ ژنێک یەتە دەرەوە ژنێک کارەکە بۆ دژایەتی پیاو نییە پیاوەکان برامانن هاوسەرمانن کۆڕمانن یعنی ئێمە لە کۆمەڵگەیەک لە خێزانێک پێکەوە ئەژین کەواتە دوژمنی یەکترین یەکترمان خۆشەوێ بۆیە ئەشمانەوێ هاوشانی ئەوان کار بکەین هەم بۆ کەمکردنەوەی ئەو بارە قورسی کە کۆمەڵگە و کولتور بەسەر پیاوە سەپاندووە هەم بۆ ئەوەش کە پێشکەوتنێکی زیاتر لە کۆمەڵگەی کوردیا ڕوودا بۆیە گرنگە ژن بواری زیاتری پێ بدرێت لە کۆمەڵگە ژنانی هەڵەبجە جیاواز لە ژنانی شوێنەکانی تر توانیویانە لە مێژەوە یاری ئەو دەستکەوتە بۆ خۆیان بەدەست بێنن داوای مافی خۆیان بکەن و لە سەرپی خۆیان بۆستن بەڵام ئەمە ناکرێ بڵین تەواو ئیتر بەسە ئەو داواکردنی مافە ئەو لە جێگەدانان و ئەو لە پێگەدانانە چونکە ئێمە ئەبێ هەمیشە ڕوو لە زیادبوون و داواکردنی مافەکانمان و بیر لەوە بکەینەوە کە پێویستمان بەوەیە بەردەوام ئەم خزمەت گوزاریانە هەبێ و بەردەوامیش ئافرەت لە پێگەکانی سەر و ترابن
ئەو ڕێگریانە کە لە بەردەم ئافرەت ئەکرێت لە سنووری پارێزگای ئێمە دەرفەتەکان لێرە کەمترن خزمەت گوزاریەکان لێرە کەمترن بۆیە ئافرەتان ناتوان وەک پێویست یان بەردەستێکی ویان نییە بتوانن ڕۆڵی کارای خۆیان بگەڕن و خزمەتەکانیان بگەێنن یان بۆ نمونە هەڵەبجە و بە شێوازێک لە شوازەکان خراوەتە فەراغەوە یان لە پاشکۆکان و کۆتاییەکانە خزمەتەکانی ئەکرێ بۆیە ئەمە یەکێک لەو ڕێگریانی کافرەت نەیتوانیەوە بە تەواتی ئەگەر لە پێگەیەکی ئیداریشا بێ ڕۆڵی خۆی بگەڕێ ئەگینان لە کەم توانایی یان بێ ئەزمموی ئافرەتەکەەوە نەبووە تەنیا ئەوە ڕێگرێک خاڵێکی تریش نەبوونی پاپشتی و یەکدەنگیە کە یەکێکترە لەو خاڵانەی کە پێویستە ئێمە ئافرەت هەمومان یەکدەنگ بین کاتێک ئافرەتێک گەچێتە جەیەک شانازی بە و ئافرەتەوە بکەین و پشگیری و پاپشتی بین بۆ سەرکەوتنی نەک هەتا لە ڕێی ئافرەتەوە تانەی لێ بدرێ یەکدەنگی لە هەموو جەیەک پێویستە و بۆ هەموو تاکێکی ینی پێویستە من ڕای خۆمم هەبێ بەڵام پێویستە کۆدەنگیش بم کاتێک کە کارێک و هەماهنگێکرێت کاتێک بێتە خزمەتێکی کۆمەڵایەتی و گشتی پێویستمان بە یەکدەنگی هەیە و پێویستیشە ئێمە جیا لە بەرگە ڕەنگایەتیەکەمان وەکو خزمەتێکی کۆمەلگا وەکو ئافرەت یەکدەنگ بین بۆ پاپشتیکردن ئەم یەکدەنگیە بۆ ڕگەزی بەرامبەریش گرنگەکە هەمان بێەوە پێویست ئەوانش پاپشت بە ئافرەتان بن بۆ سەرخستن و بۆ سەرکەوتن لە هەمان کاتا لێرە من ناڵێم ئافرەتەکان توانیان نییە دانراون بەڵام ئەکرێ بڵین هەندێک ئافرەت هەیە لە بەرۆی لە لایەنێک نییە یان لە پێگەیەک نییە یان سەر بەو لایەنە و جیهەتە نییە کە لە سنووری پارێزگای هەڵەبجە دەستیەوە توانەکانی وەلانراوە نەتوانراوە حەق و مافی پێ بدرێ بە پاڵپشتێکی حیزبی دانراوە لە هەمان کاتایان ئەوە تا بۆ نمونە ئەم ئافرەتە لە جەیەکی ترەوە هێنراوە ئەگەر خەڵکی هەڵەبجەش بێ بەڵام دانیشتوی نێو سنووری هەڵەبجە نیە زۆر لە معاناتی هەڵەبجە نازانێت لە کراوەتە بەرپرسێک و پێگەیەکی پێدراوە کە ئەمەش هۆکارە بۆ ئەوەی کە خەڵکی هەڵەبجەش خۆی پشگیری نەکات و پاڵپشتی نەکات هیوادارم ئەوانەی کە ئەمنە بەرپرسی ئیداری لە سنووری پارێزگای هەڵەبجە و کار بەدەستە بن دانیشتوی نێو شاری هەڵەبجەی شەهید بن و کەسانێک بن کە فعلیەن توانیان هەبوو بەرامبەر بە هەڵەبجە خزمەت بکەن و لە معاناتی خەڵکی هەڵەبجە و ئافرەتی هەڵەبجە تێبگەن پەیامی کۆتاییم بۆ ئەشتمازەوەیە هەمومان دەتوانەکانمان وەگەڕخین پێکەوە توانین بەهێزتر بین پێکەوە توانین باشترین خزمەت بکەین دووبارە پیرۆزە و مەوەستن